إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، فإن أحسن الكلام كتاب الله. براسي باشترين راسترين كتاب هرتوك لسر روي جهانا قرآنك إخواي پروردگار. وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وباشترين الرباز والرقاء رقاء راستكي خواي پروردگار كبيغمري لسر أو الرقاية دانا وبياتشوا. وشر الأمور محدثاتها، وخرابترين رقاكان أو رقايانن ك بيچواني الربازي بيغمر صلى الله عليه وسلم لا روبونة ولا الرقاك ولا ينداوى. وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. همولا دانيك للربازي بيغمر صلى الله عليه وسلم سرگردانية خوش يسكانم نقبتية داهنانيكي ناشرين نابوتا. اگر اواني لسر او رقايا اچن توبه نكن خوابنا من دا جگان آگري جهنم. مسلمان خوش يسكانم گماني تيانية ك آدميزاد نوكي آدم عليه السلام لهمولا يكوا دجمنان چواردوريان داوة هولي لقلا أدن سركشي بكن للرقاي خواو بيغمركي لاي بدن هول أدن بأنواع أشكال بيلان فيل أم إنسانا توشي قناحو كبائرو تاوانا قوركاني بكن تاوكو بي أميد ببي خوشي إنسان لناو خويا شهوات آرزوكان كم نية بوي وكو دجمنيك خوي بو خوي دجمنيكي سرسخته جاب همو لا يكوا هول أدنم إنسان بي أميد بكن أميدين يعني اللي توبة كردن مصر بي سور بي لسر قناحي قورا لسر قناحي بچوك بو اوي لكوتايا برو جهنم بچيو شيطانيش هست بسر كوتني خوي بكاو دلي خوش ببي. بلام خواي پروردگار او خوايك أفرمي الذي يقبل التوبة عن عباده ويعفو عن السيئات. درقاكاني توبي والا كردوه بشو بالروج درقاي توبة كراوة تواب دا ناخري حتى او روجي كخور ببيتشوانه وهلدي كإيتر إعلاني قيامته كلملا وخور هلدي لخور آواوا جمعيك لجمع كان كدواء اوي خور دواء كوي خلق هموي تماشا اكا بو خور دوا كوتو لهالهاتن لكتو بركا لم لا وخور هلدي اتر درقاي توبة دا اخري بعام او اعلاني قيامتها خوي تعالى فنامان دا وكو تاك شخصيش وكو كسايتيش وكو تاك هر كسي كمردن قيشتا قروي كإيتر كوت حالتي سرمرك درقاي توبي ليدا آخري
لو دوو حاڵەتە دەرگای تەوبە داخرێ. ئەگینا دەرگای تەوبە واڵایە و کراوەیە بۆ هەموو ئەوانەی گوناحبارن، هەر گوناحێک بە شەو بۆ ئەوانەی بە ڕۆژ گوناحیان کردووە و بە ڕۆژیش بۆ ئەوانەی بە شەو گوناحیان کردووە. یعنی دەرگاکانی تەوبە کراوەیە بەعام. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی زومەڕە ئاەتی 53 ئەفەرمێ: قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم. أي پیغمبری خوا بە بەندەکانم بڵێ ئەی بەندەکانم، پێیان بڵێ ئەو بەندانەی کە لە ناو گوناحا غەرق بوون، لا تقنطوا من رحمة الله، لە ڕەحمەتی خوای پەروەردگار بێئومێد مەبن. إن الله يغفر الذنوب جميعا. خوای تعالی لە هەموو تاوانەکان خۆشە بێ. هەر خوای تعالی ئەفەرمێ: إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون. کەسانێ بێئومێدە بن لە ڕەحمەتی خوای پەروەردگار کە کافر و بێباوەڕ بن. بەڵام ئینسانی ئیماندار هەرگیز بێئومێد نابێ و هەر کاتی هەڵەیەکی کرد ئەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. لە صحیحی مسلمە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ: خوا فەرمووی، حەدیسەکە قودسیە، لە حەدیثێکی درێژە، بەڵام لەناو حەدیثەکەیە خوای تعالی ئەفەرمێ: يا عبادي إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا فاستغفروني أغفر لكم. بەندەکانم ئێوە بە شەوان و بە ڕۆژان گوناحەکەن، بەڵام بزانن کە پەروەردگارێکتان هەیە لە هەموو گوناحەکان خۆشە بێ، ئێوە تەنها لەسەرتانە تەوبە بکەن، خوای پەروەردگار خۆی لێتان خۆشە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم ئاەتە ئەخوێندەوە کە خوای تعالی ئەفەرمێ: يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. أي فرمو زۆر زۆر دڵم بەم ئاەتە خۆشە، هەموو دنیا بەلایە ئەم ئاەتە بەلایە. پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆری پێخۆش بوو کە خوای تعالی دەرگا واڵاکە بۆ ئومەتەکەی لە هەر کاتێکە گوناحباران بیانەوێ تەوبە بکەن. پیاوێک وتی: ئەی پێغەمبەری خوا، إن الله يغفر الذنوب جميعا، جگە لە شەریک قەراردان بۆ خوای تعالی. پێغەمبەر صلی الله عليه وسلم بێدەنگ بوو، ئەمجا فەرمووی: بەڵێ إلا الشرك، جگە لە شەریک قەراردان بۆ خوای تعالی کە خوا لی خۆش نابێ. ئەگەر زوو ئینسان تەوبە نەکا و فریای خۆی نەکەوێ بمرێ، خوا لی خۆش نابێ. إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك. خوای تعالی ڕازی نابێت تۆ هاوبەشی بۆ بڕیار بدەی، کەس بکەیتە هاوتای، لەگەڵ ئەوا داوا لە کەسێکی تر بکەی، هاوار بە کەسێکی تر ببەی، پەنا بە کەسێکی تر ببەی، ئەمانە خەتی سوورن. خوای تعالی هەرگیز لی خۆش نابێ ئەو کەسەی کەوا ئەمانە بکە. بەڵام جگە لەوە هەموو دەرگایەک، هەموو گوناحێکی تر قابیلە بەوەی خوای پەروەردگار لی خۆش ببێ. لە حەدیثێکی قودسیە کە ئیمامی ترمذی ئەیگەڕێتەوە ئەفەرمێ خوای تعالی ئەفەرمێ، یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی خوای تعالی ئەفەرمێ: قال الله يا ابن آدم إنك ما دعوتني ورجوتني غفرت لك على ما كان فيك ولا أبالي. أي بني آدم، تو هەر کاتێ داوا لە من بکەی، هەر کاتێ تکا لە من بکەی، ئیلا من لێت خۆش ئەبم و گوێ نادەم لەوەی کە چی گوناحێکت کردووە. يا ابن آدم، أينەوەی ئادەم، لو بلغت ذنوبك عنان السماء ثم استغفرتني غفرت لك ولا أبالي. أينەوەی ئادەم، ئەی ئادەمی زاد، ئەگەر گوناحەکانت ئەوەندە زۆر بێ بگا بە هەڵهەڵەی ئاسمان داوای لێبوردنم لێ بکەی، من لێت خۆش ئەبم و گوێی نادەمێ. أي بني آدم، يا بني آدم، يا ابن آدم، إنك لو أتيتني بقراب الأرض خطايا، ئەگەر تو بێیتۆ بۆلام بە تەوبەکردنەوە بە هەموو ئەندازەی زەوی چەند گەورەیە، پڕ ناوی ئەو زەویە بۆشی کەی، پڕی کەی لە گوناحی خۆت، وەکو جامێکی پێ بکەیت و هەمووی گوناحی بەنی ئادەم بێ، مادام هاتیتەوە بۆ لای من و شەریکت بۆ قەرار نەدام، لأتيتك بقرابها مغفرة، منیش بە ئەندازەی ئەو
پڕی ئەو زەویە بە لێبوردنەوە دێمە پیری تۆوە. خوای تعالی لە سوورەتی فورقانە لە باسی بەندەکانی ڕەحمانە وعیباد الرەحمان لە کۆتایی ئەو سوورەتەیە لە یەکێ لە صیفاتەکانی بەندە ڕاستەقینەکانی خوایە خوای تعالی ئەفەرمێ والذین لا يدعون مع الله إلها آخر. صفات عباد الرحمن أويا هاوبش لقل خوايا بريار نادن ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق. هيج نفسك ناكوجن هيج إنسانك ناكوجن إلا بو ريقاينا بك خوا دايناوا كإنسانك مستحقي كشتن بو ريقايا. ولا يزنون وهرجيز خريكي كاري بدروشتو دائما بيسي نابن. ومن يفعل ذلك هركسي أمبكا يلقى أثاما براسي تشتاواني قورها توا يضاعف له العذاب يوم القيامة. شري قراردان بياو كشتن زنا كردن أمانة تاوانا كان شنقات أكاتا ولا الروجي قيامتا ويخلد فيه مهانا ولا آقري جهنم بهتا هتاي أمينيتوا إلا من تاب إلا أوي توببك بيش أوي مردن يقي بقري وآمن وباوريكي تواو بخواي تعالى بيني وعمل عملا صالحا وهولدا كردوي تشاكبك فرياي خوي بكوي كردو خرابكاني في بصر ريتوا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات. أوانا خواي پروردگار خرابكانيان بو أغوري بچاكا وكأن الله غفور رحيما. يقومان خواي پروردگار ليبرده وببزيه. لحديثك في غمرة فرميه صلى الله عليه وسلم أفرميه حتى أتواني خود بباريزة وتقواي خواتها بي نزيكي قناح مبروا اتق الله حيث ما كنت لحركو ياهي بلام مروف بطبيعت نزيك لقناحوا بهوي أو دجمنانوا كدوري دا وقابل إنسان بردوام قناح بكا لبروي في غمري خواه صلى الله عليه وسلم لدواي أو يكسر أفرميه تو بقدرت وانا خود بباريزة اگر گناحك توجبو شيطان خلطان ديتي ما وستا بأميد ما بتا سجلكت رشا بيتا ولا گناحا بلي تازا من گناحم كردنا ما وستا يكسر وأتبع السيئة الحسنة تمحها. يكسر لدواي خرابا كان يكسر شاكب كبيس الروا ما يلا ضلي إنسان وك خاميكي سبي وايا سبية كگناحك كي خالك الرشي تادا أنري اگر زوو توبه بکەی زوو پەشیمان ببیتەوە پاکە بێتەوە تەواو هەر ئەم بێتەوە سپی. بەڵام ئەگەر بیتێڵی بێئومێد ببی گوناح بخەیتە سەر گوناح دوایی بەرە ڕەش ئەبێتەوە خاڵە ڕەشەکان دڵەکەت ڕەش ئەکاتەوە دوایی ئەمجا زۆر ئاسان نییە تەوبە بکەی. ئەگەر ئینسان دڵی ڕەش بوویەوە خۆشەویستەکانم ئاسان نییە تەوبە بکە تەوبەکە قورستر ئەبێتەوە ئەمجا. بۆیە زوو فریای خۆت بکەوە پێش ئەوەی کار لە کار بترازێ. لحديثك كإمام طبراني أي جريت وو إمام هيثمي لمجمعي زوائد أفرمي صحيحة وإمام ابن حجر أفرمي صحيحة وشيخ البانيش لسلسلي صحيحة هروها أفرمي صحيحة كابرايك هات لاي في غمري إخوة صلى الله عليه وسلم وتي أي في غمري إخوة من أبا يبقر موبلا إخوة بس جناح نما والنيكم ئەوەی پێی بۆترێ گوناح و بە خەیاڵما هاتبێ من کردمە ئەی چی بکەم ئایا بۆ مەیە تەوبە بکەم و بگەڕێمەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی شایەتی ئەهێنی شایەتمان ئەهێنی بەوەی کە خوای پەروەردگار تاک و تەنیایە و هیچ کەسێک شایستەی ئەوە نییە بیکەی بە هاوبەشی خوا. وتی بەڵێ. وتی شایەتی ئەدەی بەوەی من پێغەمبەری خوام پەیامبەری خوام. كابراوتي بلي شايتي أدم كخواي تعالى الله شايستيا بتنيا بپرسريا وكس نكري بهاو بشي هيج شتي نكري بهاو بشي لپرسنيا وشايتيش أدم كتو پیغمبري خواي پیغمبري خواي پیغمبري خوا صلى الله عليه وسلم فرموي بلي دي استا دس بك بچاكو واز لخرابة بينا او كات خواي تعالى چاكا كانت بو انوسيا وخرابة كانت أصريتوا كابراوتي حمو أو خرابانا همو أو فجورو تاوان وغدري كردوما همو أسريتوا في غمر صلى الله عليه وسلم فرموي بلي همو أسريتوا الله كابرا لخوشياني أزاني شبكا
بەدەمی الله ئەکبەرەوە خوا حافیزی لە پێغەمبەر کرد و صلی الله عليه وسلم و ڕۆیشت بڕیاری تەوبەکردنیدا. هیچ دەرگایەک لە دەرگاکانی تەوبە دا نەخراوە لە ڕووی تۆی موسڵمانە، لە ڕووی تۆی موحیدە، لە ڕووی تۆی ئادەمیزادە. زوو فریای خۆت بکەوە و بیر لەوە مەکەرەوە بڵێ گوناحەکانم گەورەیە، بیر لەوە بکەرەوە ڕەحمەتی خوا لە گوناحەکانی تۆ زۆر زۆر گەورەترە و خوای تەعالا زۆری پێخۆشە بەندەکانی بگەڕێنەوە بۆ لای. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکە ئەفەرمێ خوا ئەوەندە پێی خۆشە بەندەکانی بگەڕێنەوە بۆ لای، نمونەکەی وەکو نمونەی کابرایەک ئەهێنێتەوە کە بە وڵاخەکەیەوە بۆ سەفەرێک ئەچێ، سەفەرەکە دوورە، وڵاخەکەیش هەموو زاد و یعنی خواردن و خواردنەوەکەی هاوە سەر وڵاخەکەیەوە، ئەگاتێ شوێنێک سێبەرێک لەوێ ئەیەوێ ئیسراحەت کا و دوای ئەوە هەڵسێ نان و ئاوەکەی بخوا، زۆر برسێتی بەڵام حەزەکە پێشە ئیسراحەتێ بکا، لە کاتی ئیسراحەتەکە خەوی لێەکەوێ، کە خەوی لێەکەوێ هەڵ ئەسێ بە برسێتی و تینێتی تەماشا ئەکا، نە وڵاخ ماوە، نە خواردنیش ماوە، نە خواردنەوەش، ها لە سەحرایەکیشە. ئیتر بە هەڵەداوان بەم لاو بەو لایە ئەگەڕێ بیدۆزێتەوە هەرچیەکە نایدۆزێتەوە، زۆر بێ ئومێدە بێ، برسێتی زۆری پێ دێنێ، تینوێتی زۆری پێ دێنێ کە بڕاتۆ پاڵی ئەو سێبەرە و لەوێ بمرێ. جارێکی تر خەو زۆری پێ دێنێ، چاوێ نوقێنێ و چاوە کاتۆ تەماشا ئەکا وڵاخەکەی و خواردن و خواردنەوەکەش یا بەسەریەوە حاول لایە وەستاوە، ئیتر لە خۆشیە نازانێت چی بکات، زۆر زۆر خۆشحاڵە بێ، موقفێکە تۆ لە مردن ڕزگارتە بێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ بەندەکانی خوا تەوبە بکەن، خوای تەعالا ئەوەندە پێی خۆشە، چنی ئەو کابرا خۆشحاڵە کاتێک وڵاخەکەی و خواردن و خواردنەوەکەی بۆ گەڕێتەوە، خوای تەعالا ئەوەندە پێی خۆشە بەندەکانی تەوبە بکەن. دایکێک ئەگەر زۆری پێ بێنن بە زۆر مناڵێکی بەرمەمکەی هەیە زۆر خۆشێوێ، پێی بڵێن بیخە ناو ئاگرەوە، ئاگرێ بکرێتەوە زاڵمێک بێژێ بیخارە ناو ئاگرەکەوە، چەندێک بێتاقەتە بێت، چەندێک غەمبارە بێ، خوای تەعالا ئەو نەپێی ناخۆشە بەندەیەکی بخاتە ناو ئاگری جەهەنەمەوە. فرسەتە خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی کابرایەکمان بۆ ئەگەڕێتەوە کە گوناحێکی زۆر زۆری کردووە، لەوانە 99 کەسی کوشتووە، 99 کەسی کوشتووە. ئەم کابرایە بڕیاری تەوبە ئەدا، ئیمان جارێکی تر ئەگەڕێتەوە بۆ دڵەکەی، دروستکایی ئیمان هێواش هێواش ئەوێ لە ناو دڵیا ڕووناکی دروستکە. ئەم کابرایە بڕیار ئەدا تەوبە بکە، پرسیار ئەکا لە ئەم و ئەو لە خەڵک، ئەڵێ کاکە عالمێکم پێ پیشاندن، با ڕێگام پێ پیشاندا بزانم من ئەتوانم تەوبە بکەم. خەڵکی ئەو کاتەش بەعام وەکو خەڵکی ئێستەی لای خۆمان فەقیرە، هەر کەسێ ببینن عەمامەیە بەسەرێەوە بێ لە تەلەڤیزۆن دەرچێ، ئیتر یەکسەر ئەڵێنەوە عالمە، هەر کەسێ بدوێنن ئەقیڕێنێ و خوتبەی خۆشە و مەسەڵەن دووسێ چیرۆک باسەکە لە خەڵکە بێ بە عالم یەکسەر ئەینێرن بۆ لای کەسێک ئاوا مەسەڵەن لە ئەشکەوتێکا خەریکی عیبادەتە و چەند ساڵێکە لەوێ ئەڵێن ئەمە عالمە، ئەینێرن بۆ لای ئەوە، ئەویش ئەڕوا بۆ لای پرسیاری لێکا، ئەڵێ حاڵەتەکەم ئاواتانێ، بەڵام کابرایەکی شەڕانیە، یعنی تۆ 99 کەست کوشت بێ بە تەکید تەبیعەتە تونوتیژت هەیە، لە کەس قبولی قسەیە ناکەی، ئەچێتە لای ئەو کابرایە و پێ ئەڵێ من ئەمەوێت تەوبە بکەم. کابراش بۆچی ڕۆیشتۆتە ئەو ئاشکەوتە؟ لەبەر ئەوەی حتا پا نەناتە مێرولەیەکە، گوناح نەکا، گوناحی ئەمەنە لا گەورەیە، لە ترسا ڕۆیشتووە دووری گرتووە لە هەموو خەڵک. ئەبینێ زەلامی هاتۆتە لای ئەڵێ من 99 کەسم کوشتووە، یعنی سەبیری یعنی بیرکەنەوە ئەو کابرا بێ موقفی چۆن بێ، ئەڵێ بیکە خاتر خوا بە پاڵ دەرێ کاتە دەرەوە، ئەڵێ بیکە خاتر خوا بە ئەشکەوتەکە نەڕبێتە سەرمە، دەرچوە دەرەوە پاڵێنا، ئیتر ئەمیش زۆر تووڕێە، ئەمیش ئینسانێکی تەبیعەتونە، بەخوا خنجێرێکی پێ بێ خنجێرێک کاتە زگەم کابراشم کابراشا کوژی. لا حول ولا قوة إلا بالله. من هاتم تەوبە بکەم، ئێسەیەکێکیشم کوشت، پیا و ساڵحێکی تریشم کوشت، زۆر بێتاقەتە بێ، زۆر غەمبارە بێ، بەڵام تەوبەکە لە ناو دڵیا هەر دێت و ئەڕوا حەزەکە تەوبە بکە. پرسیارەکە لەم لا لەولا کاکە یەکێ گوناحێ گەورەی کردبێ، ئەڵێن پیاوێکی عالم هەیە لە فڵان شوێن لە فڵان وڵات، بڕۆ خۆتی پێ بگەێنە مەگەر ئەوە فتوای تۆ بدا. ئەچێتە لای ئەو پیاوە عالمە، ئەو زانا گەورەیە، پرسیاری لێکا و حاڵی خۆی بۆ باسەکە، زاناکەش ئەڵێ بەڵێ هیچ کەسێ ناتوانێت دەرگای تەوبە لە بەندەکانی خوا داخە، چەندە گوناحت زۆر بێ، زوو فریای خۆت بکە و تەوبە بکە و
بۆ ئەوەی خوای تەعالا لێت خۆش ببێ. بەڵام ئامۆژگاری یەک دەکەم، یەک ئامۆژگاری. تۆ ئێستا بەهۆی هاوڕێی خراپەوە، بەهۆی خەڵکی خراپەوە بوویتە تەم ئینسانە خراپە. تۆ ئەگەر واز لەو خەڵکە خراپە نەیەنی بەیانی هەم ئەدوەنەوە سەر ئەو ڕێگایە، ئەبێ وازیان لێبێنی. ئەو شوتی ئاخر دەی من وڵاتەکەم شارەکەم هەمووی وایە، من چی بکەم؟ فەرمووی لەبەر خاتر خوا بۆ ئەوەی خوا تۆبەکەت قبولکە ئەو وڵاتە بەجێ بێڵە، ئەو شارە بەجێ بێڵە، بڕۆ بۆ فڵان شار، ئەوە هەمووی پیاوچاکن، پیاوچاکی زۆرترە لە خراپەکاری، بڕۆ بۆ خەت لە ناو ئەوانە تەوبە بکە و بمێنەوە بەردەوام بە. کابراش لەبەر خاتری خوا هەرچی هەیە ئەیدا بە کۆڵا و ئەیخاتە سەر وڵاخێک و ئەکەوێتە ڕێ ڕوا بۆ ئەو شارە بۆ ئەوەی تەوبە بکە. سبحان الله لە ڕێگا ئەجەل دێقە یەگرێ. کابرا ئەمرێ لە بینی ئەو دوو شارە، لە بین شارە خراپەکەی خۆی لە بین شارە چاکەکە، مەلائیکەی ڕەحمەت و مەلائیکەی عەزاب دێن ناوی ئەم پیاوە بنووسن. بزانم لە کام لایە خراپەکارە، بەڵێ 100 کەسی کوشتووە. چاکەکاری چاکە هەیە، تەنها ئەوەی بڕیاری تەوبەی داوە و لەبەر خاتری خوا ڕێگای گرتوتە بەر بڕوا شاری خراپ بەجێ بێڵێ بڕوا بۆ شاری چاک. خوای تەعالا حەکەمێک ئەنێرێ لە بینیانە کە قیاسی بکەن لە بینی شارە خراپەکە و هەتا ئەو شوێنە کە مردووەتیا، لە بینی ئەو شوێنەش مردووە تا شارە چاکەکە، لە کامانە نزیکتر بێ بەری ئەوەیان ئەکەوێ. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم لە شارە خراپەکەەوە نزیکتر بوو. بەڵام خوای تەعالا زەوی کێشایەوە دڵی بکەوێتە سەر لای چاکە شارە چاکەکەیە، ئەو کاتە حەکەمەکە بڕیاری دا کەوا مەلائیکەی چاکە بینووسن، چونکە ئەم عەزمی کردو تەوبەی ڕاستەقینە بکە. ئەگەر چی یەک نوێژیشی بۆ خوا نەکردووە، بەڵام بڕیاری داوە پێش مردن فریای خۆی بکەوێ. ئێمەش کەس نازانێ مردن لە چی دقەیەکە یەقەمان نەگرێ. تەوبەی ڕاستەقینە بکەین ئینشاء الله خوای تەعالا ڕەحمان پێکە. بە تایبەت ئێمە هاین لە مانگی ڕەمەزانە، هاین لەم مانگە پیرۆزەیە، مانگێکە فرسەتە، فرسەتی وایش لەوانەیە دەست نەکەوێ، جارێکی تر لەوانەیە تۆ نەگەی تۆ ڕەمەزانێکی تر. چەندین برا و خۆشەویست و دۆست ئەلەم مزگەوتە نوێژیان کرد پار لەگەڵمانابوون لە هەموو ڕەمەزانە، ڕۆژۆکەی شەو نوێژیەکەی تەراویحەکەی لەیلەتول قەدرەکەی. بەڵام ئێستا لەکوێن؟ لەوانەیە ساڵێکی تر ئەوانە ئێمە بین کە ئامادەی ڕەمەزان نەبین، لە ناو قەبرا بین، فریای خۆمان بکەوین. ڕەسوولی خوا صلی الله عليه وسلم گوێ بگرن، ڕۆژێکیان مینبەرەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم سێ پێبوو. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەنگاوی یەکەم ڕۆیشتە بان، هەنگاوی یەکەم فەرمووی ئامین. سەحابە هەمووی بێدەنگ بوون، نازانن چیە مەوزوع. ڕۆیشتە سەر هەنگاوی دووهەم، پلەی دووهەم فەرمووی ئامین. ڕۆیشتە سەر هەنگاوی سێیەم و پلەی سێیەم فەرمووی ئامین. دوای ئەوە سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا ئەمڕۆ شتێکت کرد جیاواز بوو لە ڕۆژەکانی تر. سێ جار لە پلەکانی منبەرەکەتە جاری یەکەم فەرموود ئامین، جاری دووهەم پلەی دووەم وتت ئامین، پلەی سێمیش فەرموود ئامین. ئەوە چی بوو؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەوە جبریل بوو عليه السلام، هات وەلام فەرمووی یا محەممەد رغم أنف امرئ ذكرت عنده فلم يصلي عليك. لوتی بەخۆڵا بچێ، نەکبەتی و بەدبەختی بۆ کەسێک ناوی تۆی لا ببرێ سەڵاواتت لەسەر نەدا. اللهم صل على محمد وعلى آل محمد. منی شوتم ئامین. هەنگاوی دووەمم نا پێی وتم جبریل رغم أنف امرئ أدرك والديه أو أحدهما فلم يدخلاه الجنة. قوربەسەری و نەکبەتی لوتی بەخۆڵا بچێ، نەکبەتی و بەدبەختی بۆ کەسێک بێ لە کاتی پیری دایک و باوکیا یان یەکێکیان نەیتوانیە ئەوە نەچاکەیان لەگەڵا بکە بیباتە بەهەشتەوە. دایک و باوک ڕێگای بەهەشتن. گەورەترین فرسەتە ئینسان لە تەمەنی گەورەی ئەوانە کە ناتوانن ئیش بکەن، ناتوانن بجوولێنەوە تۆ خزمەتیان کەی تا بەهۆی دایک و باوک تۆ بڕۆنە بەهەشت. من شوتم ئامین. هەنگاوی سێمم نا لە پلەی سێما جبریل فەرمووی رغم أنف امرئ أدرك شهر رمضان فلم يغفر له قلت آمين. لوتی بەخۆڵا بچێ و نەکبەتی و بەدبەختی و خەسارەمەندی بۆ کەسێکە بگاتە مانگی ڕەمەزان نەیتوانی بێ غوفران و لێبوردەیی خوا بەدەست بێنێ. منی شوتم ئامین. داواکارم خوای پەروەردگار بخواتە ناو جوانەکانی خۆی هیدایەتمان بدە، ڕەحممان پێ بکە.
یا ربی خوای مانگی رمضان بکەیتە مانگی خێر و بەرەکەت بۆمان بکەیتە مانگی غفران بۆمان یا ربی هدایەتمان بدەی یا ربی خوای بخاتن ناوە جوانەکانی خۆت تەوبەی نەسوحمان پێکەرەم بکەی یا ربی خوای لەوانە بین بەڕاستەقینەی شوێنی ڕێبازەکەت و شوێنی ڕێبازی پێغەمبەرەکەت ئەکەون یا ربی خوای گومڕامان نەکەی یا ئیلاه العالمین داوات لێ ئەکەین ڕێگای ڕاستمان پێ پیشاندەی یا ربی خوای ڕەحم بە ماڵ و مناڵمان بکەی خێزانەکانمان ساڵح بکەی ڕەحم بە دایک و باوک و برا و خوشکانمان بکەی یا رب العالمین یا ربی شیفای نەخۆشەکانمان بدەی یا ربی شیفای نەخۆشەکانمان بدەی یا شافی یا الله ڕەحم بە مردوەکانمان بکەی یا ربی خوایە بخاتن ناوە جوانەکانی خۆت کوردستان لە بەڵاو مصیبەت بە دوور بگری تەفریقە و دووبەرەکیتیان نەیەڵی یا ئیلاه العالمین یا ربی خوایە طاعەت و عیبادەتی ئەم مانگە پیرۆزەمان لێ قبول بکەی آمین آمین آمين آمين الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون مسلمانانی بەڕێز خوشک و برا بەڕێزەکانم لەو هۆکارانەیان لەو کردوانەی لە مانگی ڕەمەزانە ئەبێتە مایەی لێبوردەیی خوای پەروەردگار هەندێک خەمە بیرتان ڕۆژوگرتنی مانگی ڕەمەزان بۆ ئەوانەی عوزریان نییە ئەوەی عوزری هەیە ئینشاء الله فدیە بدا و خوای تەعالا ڕۆژەکەی بە قبوڵەکە ئەوانەی کە عوزریان نییە و ڕۆژووی مانگی ڕەمەزان بە جوانی ئەگرن پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم لحديث صحيح أفرمي من صام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێ مانگی ڕەمەزان بە جوانی بە ڕۆژوو ببێ لەبەر خاتری خوا بۆ ڕیا و ئەمانە نەبێ بیر لە کەس نەکاتەوە ئیلا خوا نەبێ بۆ خوا بیکە خوا یارمەتیەدا ڕەمەزان بباتە سەر و ئەبێتە کەفارەتی گشت گوناحەکانی لە ڕیوایەتێکە لە حەدیثێکە ئەفەرمێ وەک ئەوە وایە تازە لە دایک ببێتەوە فرسەتێکی زۆر گەورەیە خۆشەویستەکانم دووهەم تەراویح و شەونێژی ئەم شەونێژیانە خۆشەویستەکانم زۆر گەورەیە بە کەمی مەزانون لە دەستی خۆتانی مەدەن ئەگەر لە مزگەوتا پێتان کرا باشە نەکرا لە ماڵا لە دەستی خۆتی مەدە ئەو 11 ڕکاتە ئەگەر نەتوانی زیاتریش هەر هیچ نەبێ گشت شەوێ 11 ڕکات بکە بە ویترەکەوە لە دوای نوێژی عیشا ئینشاء الله ئەبێتە مایەی لێخۆشبوونی خوای تەعالا رسول الله ئەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه هر کەسێ شەونێژی ڕەمەزان بکا بە جوانی تەراویحەکان بە جوانی ئەنجام بدە ئیتر بە جەماعەت بێ یا بە تەنیایش بێ خوای تەعالا لە هەموو گوناحەکانی خۆشە بێ سێم خۆشەویستەکانم ئەمە سێم مژدەی یعنی لە دوایەک پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم من قام ليلة القدر سبحان الله من قام ليلة القدر كهذا بردمانا إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه ليلة القدر خۆشەویستەکانم هەر کێ بتوانێ ليلة القدر لە دەست خۆی دەرنەکا خوای تەعالا لە هەموو گوناحەکانی خۆشە بێ ئەمە فرسەتێکی زۆر گەورەیە سەدەقەکردن لەم مانگە خۆشەویستەکانم زۆر جیاوازە الصيام جنة صيام ئەبێتە قەڵغان بۆت لە ڕۆژی قیامەتە والصدقة برهان ئێستا وڵاتێک هەیە پاسەپۆرتی خۆی هەیە زۆر توندە لەوەی کەس بچێتە ژوورەوە بۆ ئەو وڵاتە ئەگەر پاساپۆرتت پێ نەبێت بەڵگەت پێ نەبێت نایەڵن بچیتە ژوورەوە نایەڵن بفڕی نایەڵن بەهەشتیش ئاوایە برهانی ئەوێ برهانی بەهەشت سەدەقەیە جەوازەکەی سەدەقەیە و خێرە و باشترین سەدەقەش مانگی ڕەمەزانە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر بەخشین دەبووە بەڵام لە حەدیثە هاتووە ئیبن عەباس فەرمێ بەڵام ڕەمەزان بەهاتایە ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بایتی چۆن ئەهات ئاوا خێر و سەدەقاتیە کرد فرسەتە فرسەت خۆشەویستەکانم فرسەتە فەقیر و هەژارانتان لەبیر نەچێ بەکەوتەکانتان لەبیر نەچێ یەتیم و بێوەژنتان لەبیر نەچێ ماڵەکانی خۆ مزگەوتەکانتان لەبیر نەچێ کاری خێری لە هەر شوێنێکا بوو لەبیرتان نەچێ سەدەقات بکەن ئەمە فرسەتە بە چەند قات بۆتە نووسرێ 1 دینار جیاوازە لەگەڵ دینارەکەی پێشی ڕەمەزان یا دوای ڕەمەزان فریای خۆتان بکەون دوعا مانگی ڕەمەزان مانگی دوعا و ذکرە یعنی حتا بۆتان ئەکرێ ذکر و دوعا لە دەمتان نەبڕێ قورئان خوێندن یا گوێگرتن لە قورئان برینە هەموومان مۆبایلمان هەیە توخوە مۆبایل ئێمە لە 90 بۆ خراپە بەکاری تێرین ئیدە قورئانی تێبخە بۆ خۆت گوێ بگرە لە قورئان دەبا شایەتیەکت بۆ بدا لە قیامەتە چاکەکانی زۆرتر بێ لە خراپەکانی ئیدە کاکە بڕێ قورئانی تێبخە براکەم بڕێ قورئانی تێبخە با شایەتیت بۆ بدا لە قیامەتە با شایەتیت بۆ بدا گوێی لێ بگرە لە ڕۆژێکە على الأقل هەوڵ بدە نیو سەعات دانە بۆ گوێگرتن لە قورئان
ئەوەی کە خوێنەواری نییە کور ئەوش خوێنەواری هەیە مەجای نییە بخوێنێتەوە گوێ بگرە ئەممەە ماشەڵڵا قورئان خوێنی دەنگخۆشمانەیە کامی زۆر تەئسیر لە دڵتەکە بڕۆ بڵێ بۆمی بخەنە ناو ئەم مۆبایلەوە با دڵم پاک ببێتەوە لە گوناح یا ڕەبی خوا هیدایەتی هەموو لایەکمان بدە